لنيو سروشتا دڵڕفێن و سەرنجڕاکێشەکەی گەلی عەلی بەگم. ئاڵای پیرۆزی کوردستان یەکێک لەو هێمانەتەوانەیە کە بە درێژایی مێژوو کورد لە پێناو ئەم ئاڵایە قوربانی داوە، بە هەزاران کەس گیانی خۆیان بەخت کردووە و لەو ڕێگەیەوە شەهید بوون. ژمارەیەک چالاکوانی خۆبەخش لە قەزای هەریرەوە هاتوون. ئەمڕۆ ئەو ئاڵای لە پشتەمنەوە دیارە کە پێشتر لەسەری نووسرابوو کەرکووک دڵی کوردستانە، بەهۆی گۆڕانی کەش و هەوا و دابارینی باران لە وەرزی زستان و بەهار وە پاییز ڕەش بۆتەوە. بەڵام ئەمڕۆ ئەو خۆبەخشانە ئەم چالاکوانانە هاتوون جارێکی تر ئەم ئاڵایە بە سبۆغێکی نوێ ئەم ئاڵایە نۆژەن بکەنەوە. لەگەڵمان بن بۆ ئەوەی هەندێک گفتوگۆ لەگەڵ یەکێک لەو چالاکوانانە بکەین، سۆزدار ئەحمەد، کە لەگەڵ ژمارەیەک چالاکوانی تر لە هەریرەوە هاتوون. من سۆزدار ئەحمەد، چالاکوان هەم ئەندامی گروپی شاخەوانی هەریر بە باشمان زانی دوای چەند جارێک ڕێکردن بەم ڕێگایەدا بینیمان ئاڵای پیرۆزی کوردستان کە پێشتر نەخشەی هەبووە لەسەرم شاخە یان ئەم چیایە کە بەرەو لە ناو چوون ئەڕۆیشت. خۆم و ئەو هاوڕێیانە کە بینیمان ئاڵایەکە بەرەو لە ناوچوون ئەڕوا، بڕیارماندا لە ئەرچی خۆبەخشانە لەسەر حسابی خۆمان بە تێچوویەکی ئەگەر کەمیش بێ بتوانین بینی خۆمان بڕێک پارە کۆ بکەینەوە، ئەو ئاڵایە جارێشکە نوژەن بکەینەوە. دوای ئەوەی ئێمە بڕیارماندا لەسەر نوێژنکردنەوەی ئاڵایەکە و کە پارەکە کۆ بکەینەوە، یەکێک لە گەنجە دڵسۆزەکانی شارەکەمان بە کارەکەی زانی بڕیاریدا تێچووی پێداویستەکانی نوێکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان لە ئەستۆی خۆی بگرێ. لێرەوە زۆر سوپاسی ئەو گەنجە دڵسۆزە دەکەین بە ناوی سیسۆ سوورچی کەوا توانی تێچووەکەی لە ئەستۆی خۆ بگرێ. هەڵکەوتەی جوگرافی ئەو شوێنە کە ئاڵای پیرۆزی کوردستان تێدا نەخشێنرا شوێنێکی استراتیژیە کە ڕۆژانە خەڵکی بیانی لە سەرچەم ناوچەکانی جیان سەردانی ئەو شوێنە ئەەکەن کە هەم گەلی عەلیبەگ و هەم شەلالەی گەلی عەلیبەگ و بێخاڵ و دەڤەری باڵەکایەتی و سیدەکان و ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی ئەگرێتەوە. مێژووی دروستبوونی ئەو ئاڵایە بەپێی سەرچاوەکان کە باسی لێوەکرێ ئەوەی لە بەرامبەرمانەوە ڕەبایەکی عەسکەریەکەوە لە سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام کەوا پێشتر زولمێکی زۆر لە خەڵکی کوردستان کرا لەو شوێنە، لێ بڕیار درایە لە بەرامبەر ئەو ڕەبایە عەسکەریەی سەدامی لە ناوچوو لە بەرامبەری ئاڵایەکی پیرۆزی کوردستان بنەخشێنێت. لەناو ئاڵایەکە کەرکووک دڵی کوردستانە نەخشێنرایە. ئەمڕۆ لە گەلی عەلیبەجین لە سنووری ئەولێر بەیەکبوونی ناوماڵی کوردی لە داهاتوودا لە کەرکووک و لە عەمرینین و لە عەفرینین. لەو کاتیدا دڵسۆزەکان دەتوانین نەک بە سبووق ئاڵای کوردستان بنەخشێنن، دەتوانن بە خوێنی خۆیان بنەخشێنن.